سڵاو هاوڕێیان بەخێر بن و دابەنەمینتان لەگەڵ لە چەنالی دابانی یونیڤرسم لە ڤیددیوی باسی ئەوتان بۆ دەکەم کە بۆ یەکەمی زار کۆمپانیای وەنپڵەسی مۆبایلی وەنپڵەس وەنی بڵاوکرۆ لە ساڵی 2004 بۆ ئەو کار مۆبایلەکە تۆزێک تایبەت و جیاواز بوو کە پێیان دەوت فلاگشیپ کلر لەبەر ئەو نرخەی کە هەیبوو بەرامبەر ئەو مواصفاتانەی کە پێشکەشی دەکرد و لە هەمان کاتیشدا شێوازی بڵاوکردنەوەی پرۆدەکتەکە و ئەو هەموو تویک و کەستمازیشنە لە ناو سۆفێری هەبوو لە هیچ مۆبایلێکی ئەندرۆیدی ئەو کار نەبوو بۆیە مۆبایلەکە شوێنێکی باشی گرتەوە تاوی لێ هات چەند وەنپڵەسێک بەردەوام بوو لە دەرچوونی تاوی لێ هات وەنپڵەس بەرە و ئیتیزاهی فلاگشیپەکانی تر ڕۆی و بووە مۆبایلێکی بۆرینگ و ئەو شتانە ئیتر بووی ئەو مۆبایلێت تامی نەما یان خەڵک حەزی لێ نەما ئیتر خەڵک ڕووی تێکرد تا کاڵپیچ کە یەکێک بوو لە فاوندەرەکانی کۆمپانیای وەنپڵەس دیابەوە 2 ساڵ پێش ئێستا کە بۆ نمونە یەکەمین مۆبایلی کە بڵاو کردو لە ناو کۆمپانیا تازەکەی کە بە ناوی نەثینگە کۆمپانیایەکە بە ناوی نەثینگ فۆن کە نەثینگ فۆن یەک دەرچوو تا ئێستا 3 مۆبایل دەرچووە لە ژێر ناوی براندی نەثینگ ئەو ساڵ بۆ یەکەمین جا براندێکی تری بڵاو کردەوە کە ئەو براندە هێشتا هەرزانسە لە نەثینگی کە ناوی CMF کەلەر مەتریال فانکشن بۆ یەکەمین جار مۆبایلێکی بڵاو کردەوە بە ناوی CMF فۆن 1 کە مۆبایلەکە بە تەواوەتی ئەتەحەدەکی زۆر مۆدولارە بۆ ئەو کەسانی کە معلوماتیان نییە مۆدولار بۆ نمونە ئەو فکری مۆدولەری زۆر براندی تر هەوڵیاندایە ئەو لەسەر ئەو مۆبایلە لەسەر مۆبایلی تەطبیقی بکەم بەس بە شێوەیەک لە شێوەکان سەری نەگرتووە بۆ نمونە LG هەوڵی داوە سامسونگ هەوڵی داوە بۆ نمونە تۆ مۆبایلەکەت پێکاتوە لە کامرە و شاشە و چەند شتێک بۆ نمونە ئەگەر بتوێ شاشەکەی بەقوەترکەی یان کامرەکەی بەقوەترکەی بتوێ کامرەکەی لێ ببەستی یان بتوێ میمۆری زیادە لێ ببەستی شوێنەکە بی ئەو میمۆری لێ بەستی و ببێتە بەشێک لە مۆبایلەکە ئەو بەشە ینی بەرچەکانی لێ بکرێتەوە پرۆسێری بگۆڕی وەکو کۆمپیوتەری PC کە لە ماڵ و دروستی دەکەی ئەو مۆدولەرە کە ئەو کۆمپیوتەری دەتوانین لە ماڵ و دروستیکەی نەک لە مەسنعچی گەورە بۆ دروست بکەن ئەو پێی دەڵێن مۆدولەر ئیتر CMF بە هەموو شوێک لە شێوەکان مۆبایلێکی بڵاو کردەوە کە ڕەنگەکەی هەوڵ دەدەم هەموو ڕسم و شتەکانتان بۆ دان بدەم کە مۆبایلەکە بە تاوەتی ئەتەحەدەکی زۆر مۆدولەرە ئیتر ینی لەبەرچیش ئەو ئەمرم ینی ئەکسایتدم یان ئەم حەزم لێ ینی بۆ ئەو مۆبایلی کە متحمسم کە دەرچووە لە بەرەوەی زۆربەی مۆبایلانە ئێستا دەرەسی مۆبایلێکی لاچێشەی فلاتی گەورەی شاشی 6.7 6.8 ئینچ 4-5 کامێرە گەورە لە پشتەوە لەگەڵ میمۆرێکی ڕامەکی گەورە و میمۆریکی گەورە و زائیدەن بە قوتین پرۆسەری ئەو ساڵ و تەواو هیچ کەس هەوڵ نادا لە دەرەوەی ئەو بۆکس ئاوساید ئۆف دە بۆکس بە کریتیڤیتی فکر بکاتەوە شتێکی تازە دروست بکاتن غێری کاڵپێچ تەبان کە سیمفۆنیشی دەرکرد هەروە بوو هەروە ئەو مۆبایلشی کە بڵاو کردەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەتەحەدەکی زۆر وایە کە CMF براندێکی بەجتە براندێکی هەرزانە زۆربەی ئەکسسوارات مۆبایل و سەعات و ئێرپۆد و ئەو شتانە و ئێربەد و ئەوانە بڵاو دەکاتەوە بە نرخێکی زۆر زۆر هەرزان و گونجاو بەس لەو جارێک ئەو مۆبایلی بڵاو کردەوە مۆبایلە بە شێوەکان مۆبایلەکە تۆزێک تایبەت و جیاوازە ئەو یەکێک لە خەبەرەکان لایکی ڤیددیوەکە لە بیرمەکە لەگە سبسکرایبی چەناڵەکە و دابانەمینتان لەگەڵە با دەست پێکەینەوە بە خەبەری دووەمەوەی کە کۆمپانیای سامسونگ بڵاوی کردەوە کە پرۆسێسەری Exynos W1000 کە بە معماری 3 نانۆمیتر بڵاوی دەکاتەوە لەسەر گەلاکسی وۆچ 7 دەرەچیتن کە کلەیمی ئەوی دەکات دیعای دەکات کە 3.7 جار سەریعترە لە جێنەرێشنەکەونەکان و لەمان کاتدا پاتری زۆر باشە تەمان گەورترین مشکلەکانی ساعتەکانی سامسونگ و زایدن ئەپڵ چییە مقارنە بە براندە سینیەکان کە ئەوەیە مۆبایلەکانیان خۆی بکوژی شحنی بەشی 2 ڕۆژی دەکاتن ئەویش 2 ڕۆژیش بە تاوەتی بەش ناکاتن بەس براندە سینیەکان 10 ڕۆژ و 2 هەفتە و هەفتە ئەو شتانەیە لەبەرەوەی ئەوانە ینی لۆ ئینەرژی چیپسێتی لەسرە و زایدن سۆفێرەکان زۆر بەسیتە هیچ شتێکی وای تیرانێ بەس کەچی هەرچی براند بۆ نمونە براندی سامسونگ و ئەپڵە ساعتەکانی پڕە لە مواصفات بۆ نمونە وایفای بلوتوس جایرۆسکۆپ هەرچی ئەو تەکنۆلۆژیانە هەیە کە پێویست بکات لە ساعتێکی ئەدڤانسیان لە مۆبایلێکی ئەدڤانسەبی لە ساعتەکەی بۆی ساعتەکە بە فول فانکشنال کە وەک ساعتێکی سمارت ئیش بکاتن ئەو شتانە بداتێ ئیتر چاوەڕێ دەکەین لە گەلاکسی ئەمپاک کە سامسونگ ئەو گەلاکسی وۆچە تازەی بڵاو دەکاتەوە کە بزانین ئەوەیە چی دەبیتن ئەو مواصفاتان کە باسی دەکاتن لە وۆچەکەی کە بەپێی ئەو چیپسێتە بەردەستە لەمان کاتدا خەبەرێکی تر هەیە کە ئەویش کە کۆمپانیای DJI سینی ئەوەی بۆ یەکەمین جار ئەوی ئیبایکێکی بڵاو کردەوە کە پایسکلێکی کارەباییە کە نرخی دەکاتە $10,000 کە
DJI سارەکی زۆر فەلەکیە بەس باسی ئەوی دەکات دەڵێ کە باشترین ئینجینێرینگ و باشترین مهندسەکانی لە قسمی درۆن و لە هەموو قسمەکانی تری پاتری و هەرسی قسمەی ناومانە پێک و ئیشیان کردو بۆ ئەو پایسکلە دروستکەن هەم لە ڕووی پاتری و لە ڕووی پێرفۆرمانس و لە ڕووی زۆر شتی تەکنەلۆژی ببێتە ینی شتێکی زۆر زۆر نایە بەڕاستە لەوانەیە بۆ خەڵکی ئێرە ئەگەر بڵێم ئەوە سەری دەفتەرەکە کە خەڵک دەڵێ شێت بەچی دەفتەرێکی بە پایسکل لێ بەس سەقافەتی کڕینی پایسکلی گران لە ئەوروپا و لە ئەمریکا زۆر زۆر بڵاوە لە بەرەوەی لەوێندە زۆربەی وڵاتەکە موسس کراوە بە پایسکل هاتوو بکرێ و دەرەجەی حرارە خۆشە دەتوانانی بە پایسکل هاتوو بکەی و لێخوڕینی پایسکل مەترسیدار نیە لە ڕووی جادە و شتیوا و لە هەمان کاتیشدا سەقافەتی و کەلتور و ڕۆشنبیری خەڵکەکەی لەوێن دەروایە کە لەوانێت میلیۆنێریش بی لای زۆر زۆر ئەتیاریبی بە پایسکل هاتوو بکاتە ئیتر بۆی ئەو شتە لەوێندە شتێکی باوە لەوانەشە بگرە سەریشی زۆر زۆر مناسبی بۆ ئەوێندەر و ئەو سێ خەبەرە بۆ ویستم بۆتان باز بکەم هەفتانە ئیشاڵا خەبەراتی تەکنۆلۆژی زیاترتان بۆ باز دەکەم لەسەر زۆربەی بوارەکان لایکی ڤیدیۆکە لە بیر مەکەن لەگە سەبسکرایبی چناڵەکە بە هیوای ڤیدیۆی زۆر خۆشتر کە لە ڕێوێ بۆتان وخوا